بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان خوشويستان، سلام ورحمتي خوای سبحانه وتعالى نسر بيت خوشحال وبختورم لبرنامج گفتگو با ایوی برز خوشویست شاد دبموا لقل دو میوانم هيا. میوان یکمیان برز جناب مامۆستا ئیبراهیم کەرکوچی زاناو بانخواز و مامۆستای ئاینی و میوانی دووەمم برز کاک مسعب خۆشناو بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بەخشین. بەخێراتنی هەردووچیان دەکەم و دەڵێم السلام علیکم ورحمة الله. بەڕێزان و خۆشەویستان، تەوەرە و بابەت و باسی ئەو بەرنامەیەمان گفتگۆ دەکەین لەسەر بارودۆخی غەزە. ئایا بزانین بارودۆخی غەزە لەبەرچی ئەوەندە درێژەی کێشا و ئایا منداڵان و ژن و تەنانەت پیاوانی غەزەش کە ئێستا کە لە حاڵەتێکی ئەوتۆدان پێویستیان بە هەموو کەسێک هەیە کەوا هاوکاریان بکات، دەستگیرۆییان بگرێت، پارەنان و لوقمەیەک نانیان بۆ بنێرێت. ئایا بزانین دەستگای خێرخوازی بەخشین چی کردووە، چۆن ئەسپی خۆی تێدا تاو داوە، ئایا توانیویەتی چۆن دەڵێ هاوکاریەکانی ملەتی کورد بە شێوەیەکی گشتی بگەینێت بە خەڵکی غەزە و ئایا ئەو شێوازە گەیاندنە چۆنە و دواتر پرسیاری ئەوە لە جەنابی مامۆستا دەکەین ئایا دەکرێت پارەی زەکات و سەدەقە و سەرفترەکان کۆ بکرێتەوە یاخود هەر بڕەپارەیەک بێت بۆ دەرەوەی وڵاتی خۆمان بڕوات ئەگەر چی لە نێو وڵاتی خۆشمان خەڵکانێکی هەژار و کەم دەرامەت هەبن و ئایا ئەوە دەپرسین لەبەرچی ئەو حەقد و ئەو قینەیە لەبەرچی بەرامبەر بە خەڵکی غەزە بەرامبەر بە ڕەشوڕوتی خەڵکی غەزە مەگەر ڕێکەوتنی جنێڤ نییە، مەگەر جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ نییە، باز لەوە دەکات کەەوە نابێت ژن و منداڵ بکوژرێت و نابێت خەستەخانەکان و نابێت قوتابخانە و مەدرسەکان تێک بدرێت و سەرڕای ئەوەش کەوا لەسەر ئەو برسێتیە ینی وڵاتانی عەرەبی وڵاتانی ئیسلامی ئایا ڕۆڵیان چ بووە؟ ئایا لەبەرچی تاوەکو ئێستا مسلمانان کەوا ملیارێک و ئەوەندەن نەیانتوانیوە کەوا حیسارێک و چۆن دەڵێ شێوازێک لەو شوورەیە بشکێنن بۆ ئەوەی کەوا هاوکاریەکان بگەینن بە غەزە؟ پرسیارەکان زۆرن، بەڵام لە دوازار ئینشاءالله بە شێوەیەکی کورت و پخت لەگەڵ مامۆستایان و میوانیانی بەڕێزم ئینشاءالله وەڵامیان دەدەینەوە. سەرەتا جەنابی مامۆستا ئەگەر باز لەوە بکەم حەقد و بغض بەرامبەر بە خەڵکی غەزە لەبەرچی و لەبەرچی ئەوەندە درێژی خایاند و ئایا جوولەکەی زایۆنی پێشینەیەکی هەیە لە سەردەمانی زووتریش بەرامبەر بە موحیدین و بەرامبەر بە مسلمانان ئەو حەقد و بغزیان هەبوو بێت بە برسیکردن و یاخود چەچێکی بەکاربێنن کەوا پێی دەگوترێت چەچی برسیکردن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن صار على شريعته إلى يوم اللقاء. براستي ما هستي أحمدي بريس جولكا لوتي هي لا يكم روجو كبيغمبري خاص صلى الله عليه وسلم بيروزي خستنا وشاري مدينة بڕیاری دوژمنایەتیاندا لەگەڵ مسلمانانە، بڕیاری دوژمنایەتیاندا لەگەڵ خودی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. لەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا جوولەکەکانی بەنو نەضیر و بەنو قەینوقاع و جوولەکەکانی خەیبەر لە شاری مەدینەیە کە پێغەمبەری خوا زانیان هاتە ناو شاری مەدینەوە لە چرکە ساتەکانی یەکەمەوە دژمنایەتیان لە بۆ پێغەمبەری خوا و لە بۆ مسلمانان بە پیلان و موئامەڕەی گەڵاوی خۆیان و هەڵوەشێنەوەی نەقدی عەهد و پەیمانەکانیان دەستیان پێکرد و بەردەوام بوون هەتا ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا دوا جوولەکەی پێی گەڵاوی جوولەکەی لە ئەرزی مەدینە و لە ئەرزی بەعام و لە حیجازە کردە دەرەوە و شاربەدەری کردن لەبەرەوەی خیانەت لە دوای خیانەت، زوڵم لە دوای زوڵم، ستەم لە دوای ستەم دەیانویست لە پێغەمبەری خوا و لە مسلمانانی بکەن. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگەی نەدا وەکو سەرکردەیەک، وەکو قائیدێک، وەکو مامۆستایەک، وەکو کۆتا پێغەمبەری ئێمە ڕێگەی نەدا تاکە جوولەکەیەکی لە شاری مەدینەیە و لە دەوروبەری مەدینەکە قەڵاکانی خەیبەرە بمێنێتەوە هەمویانی شار بەدەر کرد. لەبەرەوەی خیانەتی جوولەکە و زوڵمی جوولەکە، ستەمی جوولەکە ئەوەندە گەورە بوو، زۆر لەوە گەورەتر بوو پێغەمبەری خوا کە پەیامی ڕەحمەتەن للعالەمینی پێیە جوولەکە بگرێتەوە بەڕاستی، لەبەرەوەی شملی ئەمەیان نەدەکرد. باشە، ئەگەر پرسیارەوە بکەم لە شاری مەکە ئەگەر بپرسم خۆ جوولەکەشی لێ نەبوو، بەڵام تەمەشا دەکەین سەرانی قوڕەیش و بێباوەڕ و مشریکەکان مسلمانانیان وەدەرنا لە شاری مەکە و لە شیعابی ئەبوو تاڵیب بۆ ماوەی چەند ساڵێک مانەوە. یعنی ئەوە چیمان پێ دەڵێت؟ مامۆستا ئەحمەدی بەڕێز، ئێمە بە ئاشکرا دەیڵێم لەم مینبەرەوە بە ئاشکرا بەوەی هەموو مسلمانان وشیار بن ئەم جەنگەی ئێستاکانە لە ئارادایە
هەروەکو ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بانگەواز و دعوە دەکرد لە بۆ دینی خوای پەروەردیگار ئەمە جەنگی کافر و مسلمانانە بەڕاستی ئێمە نابێ خۆمان لەوە لا بدەین نابێ مسلمانان بڵێن ئەمە جەنگی شەڕی حیزبیەکە حەڕەکەیەکە بزوتنەوەیەکە حەماسە جیهادە چێ نا ئەمە جەنگی ئیسلام و مسلمانانە جەنگی کافر و مسلمانانە یەهودی و مەسیحیەتی عالەمی و سەلیبی عالەمی ئەمڕۆ کە بڕیاریان داوە ئەمە بۆ 2 دانە ساڵ دەچی ئەوان بە بڕیاری زۆر توند دژایەتی مسلمانان دەکەن لەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو باست کرد لە شاری مەکەیە ئەمە پێمان دەڵێ کافران خۆ کاتە جوولەکە لە شاری مەکە نەبوو کافر و بێباوڕ و خوانەناسەکان لە شاری مەکەیا بوون قوڕەیشیەکانی تێدا بوو قوڕەیشیەکان بڕیاریاندا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو سیاسەتێک لە سیاسەتە گەڵاوەکانی کافران و بێباوڕان سیاسەتی برسیکردنە سیاسەتی تەجویع پەیماننامەیەکیان مۆر کرد و نووسیانەوە لە ناو کەعبەیە هەڵیان واسی بۆەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەخۆی و مسلمانانەوە بەنو هاشیم هەر هەمویان دەربکەنە دەرەوە لە شاری مەکەی پیرۆزە بیان خەنە دۆڵەکانی ئەبوو تالیبەوە هیچ هاوکاریەک وەکو ئەمڕۆکەی غەزە چۆن ئابڵۆ قەدراوە لە ئەرز و لە ئاسمان و لە هیچ شوێنێکەوە نابێ هیچ هاوکاریەک مادی و معنەوی بگاتە ناو غەزە ئەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ماوەی 3 دانە ساڵ حیسارێکی ئیقتصادی زاڵمانە نەک هەر تەنها حیسارێکی ئیقتصادی بەڵکو حیسارێکی زۆر گەورەتر فراوانتر کۆمەڵایەتی نەقسەکردن لەگەڵیاندا نەتێکەڵاوەتیکردن لەگەڵیان نەکڕین نەفرۆشتن نەهاتوچۆکردن بە هەموو کولە مقاطعی پێڵەن المقاطع العامە مقاطعی گشتی یعنی هەموو پەیوەندیەکان هەموو پەیوەندیە سیاسی و کۆمەڵایەتیەکان و ئابووری و ئیقتصادی هەموویان پچڕاند مەکە و کافران و سەرانی قوڕەیش لەگەڵ پێغەمبەری خوایە و بیان زانی باە هەر کەسێکیش لە تاریکایی شەودا فەردەیەک گەنم و ئار دەداتە سەرشانی خۆیدا و دەیگەێنێتە دۆڵەکانی ئەبوو تالیب بەڕاستی ئەبوو جەهل و دار و دەستەکەی نەدووە عقوبەی زۆر گەورەیان دەدا یعنی دەتەوێت ئێستا بڵێ بەراورد و مقارنەیەک بکەیت لە نێوان غەزە و لە نێوان سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە حەساریان خراسەر بەڵێ بەتەکید ئەمن دەمەوێت جارێکی دیکە پێت بڵێمەوە سیاسەتی برسیکردن ئەو ڕۆژێک کە پێغەمبەری خوا کە برسی کراو لەوێ ژن و منداڵانی مسلمانان و ئەسحابی پێغەمبەری خوا لە برسا دەمردن لە گریان و نەهاوار و ناڵەی منداڵانی خێزانی ئەسحابەکانی پێغەمبەری خوا بەنو هاشم گریان و ناڵەیان دەگەشتە ناو شاری مەکە هەتاوەکو کەس هاواری ئەوانی نەدەبیست وەگوێی پێ نەدەدان لە ئاخیری لە کۆتاییدا بەڵێ 5 پیاو لە پیاوانی قوڕەیش هەڵسان بەوەی پیلانێکیان داڕێژ لە بۆەوەی ئەم پەیماننامەیە پڕ لە زوڵم و ستەما هەڵبوەشێنەوە تێکی بۆ بشکێنن بەڵێ هەڵسان بەڵێ ئەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن برسی کرا بەخۆی و خێزانی و منداڵی و ئەوەی کە لەگەڵیدا بوو لە مسلمانان بەڵک بگرێت بەشێکیش لە بێباوڕان ئەمڕۆکە لە شاری غەزەیە تەنها مسلمانی تێدانە مەسیحیەکانش لەوێن دەران ئەمڕۆکە ئەوانش دەکوژرێن لە ناو دەبریان برسی دەکرێن بەڵێ بەتەکید کەنیسەکانیان دەکەوێتە بەرهێرشی جوولەکە و زایۆن و سەهیۆنیەتی عالەمی بەڵام ئەو پرسیارێکمان بۆ دروست دەکات یعنی بۆ 3-4 مەسیحیەک بۆ نمونە بابای فاتیکان هاتە سەرخەت و دەنگدانەوەی نێودەوڵەتی هەبوو یعنی لەبەرچی کە ئێستا کە دەبینین ڕۆژانە بە سەدان منداڵ و ژن دەکوژرێت خەڵکانێکی ئاوە جوامێر نایەنە سەرخەت ئەگەر وشەکەم تعبیرەکە تەواوێکە دەڵێم جوامێر بەڵێ مامۆستای بەڕێز بەڕاستی ئێستاکانە زۆر زەمەنێکی جیاوازە لەو سەردەمەیە سەردەمی غیرەت سەردەمی شەهامەت سەردەمی ڕوجولیەت و پیاوەتی و مەردایەتی سەردەمی شەڕەف و ناموس و کەڕامەت باوی هەبوو بەڕاستی لە ناو عەرەبا ئەگەر کابران مشریک بوایە وەکو زەمعە و ئەبولبەختەری و وەکو فڵان و فیسار هەڵسان بە شکاندنی ئەم پەیماننامەیە چونکی غیرەتیان تێدا بوو پیاوەتیان تێدا بوو حیسابیان لە بۆ ڕوجولیەت و پیاوەتی و قەومایەتی دەکرد بەڕاستی بەڵام ئەمڕۆکە ئەوەی کە پاپای ڤاتیکان لە بۆ چەند خوێنی چەند مەسیحیەک دەهەژێ و دەجوولیەتن بەڵام لەبەرەوەی ئێمە دەبێ پێمان وابێ بەڕاستی ئەوان خوێنی مسلمانیان بەلاوە خوێن نییە وەکو ئاو تەمەشای دەکەن مسلمانیان بەلاوە ئینسان نییە بەڕاستی ئەوەی کە بانگ ناویان لێ نابوو مافی مرۆڤ و مافی ئینسان و مافی منداڵ و مافی ژن و حقوقی چی و جارنامەی گردوونی مافی مرۆڤ و درۆ و دەلەسەکان ئەوانە بەڕاستی تەنها و تەنها لە بۆ خۆیانە ئەگەر نابەرامبەر بە مسلمان هیچ حقوقێک نییە هیچ مافیەک نییە هیچ ئازادیەک نییە ئەگەر منداڵێک ئەمڕۆکە لە برسا وشکەوا بێ 1400 ساڵ بەر لە ئەمڕۆکە کافران منداڵی مسلمانانیان لە برسا دەکوژ منداڵی مسلمانان ژن و
و منداڵی مسلمانان گەڵای داریان دەخوارد پێستی وشترەوەکانیان دەخوارد پێستی ڕقەوەبووی دەیان هێنا دەیان خستە ناو ئاوەوە پێستی وشکەوەبوویان دەخوارد مسلمانان واتە پێغەمبەری خوا و ئەسحابەکان ئەمڕۆ کە بەڕاستی ژن و منداڵانی غەزە بە بەرچاوی هەموو جیهانەوە بە بەرچاوی هەموو حقوقیەکان بە بەرچاوی زلهێزانی جیهان بە بەرچاوی کوفری عالەمیەوە تاغوتانی جیهانەوە ئەنجا زائیدەن بەسەر حکامی عەرەبەوە بە بەرچاوی منافقەکانی دەوڵەتی ئیسلام بەناو دەوڵەتی مسلمانانەوە بەڕاستی وەکو خوای پەروەردیگار لە قورئانە دەفەرمێ لە دەربارەی منافقەکانی شاری مەدینەیە دەیفەرموو ولا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا ولله خزائن السماوات والأرض ولكن المنافقين لا يفقهون بەڵام خوای پەروەردیگار دەفەرمێ منافقەکان واتە حکامی عەرەبیش ئەمڕۆ کە ئامادەیە زیاتر لە 400 ملیار دۆلار تەسلیمی دەوڵەتێکی وەکو ئەمریکا بکە سەرۆکێکی وەکو ترامپ بکاتن بەڵام ئامادە نیە قۆدیەشیرێک دەبەیەکی ئاو یەکێک لەو سەرکردانەی کە هاوکاریان کرد لە بۆ ئەمریکا ئامادەنینە دەبەیەکی شیر خۆدیەکی شیر بگەێنە ناو غەزە پاداشداتەوە دێمەلای جەنابەت بەڕێز کاک مصعب خۆشناو بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین ڕۆڵی دەستگا خێرخوازیەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر نمونەی دەستگای خێرخوازی بەخشین بهێنینەوە ئایا بزانین لەو 2 ساڵەی ڕابردوو یان نزیکەی کەوا دەبێتە 2 ساڵ چی کردووە بۆ خەڵکی غەزە؟ بسم الله الرحمن الرحیم سەرەتا سوپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵی ئاسمانی پێیان بۆ ئەم بەرنامە دەرفەتە مامۆستا حەمەد دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەکو کار و پیشەی بەردەوامی خۆی لە سەرەتای دروستبوونیەوە کە بە پێ و پەیڕەوی ناوخۆی کە دایڕشتووە کارەکەی بریتە لە هاوکاریکردنی هەموو چین و توێژێک لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان چه هاوکاری خێرخوازی چه هاوکاری مرۆیی بێت دیارە ئێمە بەر لە جەنگی غەزە با بڵێم چەند جارێک کۆمەڵێک کاری ناسروشتی با بڵێم کە ڕووی لە کوردستان کرد یاخود بوومەلەرزەیەک یان لافاوێک یاخود کە بوومەلەرزە لە تووچە سووریایدا یان ئاوارەبوونی کوردانی ڕۆژ ئاوا کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد دیارە دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەمانە هەمووی کەمپینی هاوکاری مرۆیی ڕاگەیاند و وەسپاس بەخوای گەورە دەتوانم بڵێم لە تەنها لە شاری هەولێر کەم دەمێ کوتێک بازەوەی بکەم بۆ دەستگای خێرخوازی بەخشین لە ئێستادا هەموو کارەکانی چڕکردیتەوە لە غەزا ئێمە لە ڕابردوودا هاوکاری ئاوارەکانی سووریامان کردیە کە لە شاری هەولێر و لە هەموو شارەکانی کوردستان لە ڕێی نووسنگەکانەوە بە شێوەیەکی گشتی باز لە دەستگای بەخشین بکەیت بە هەولێر و سلێمانی و نووسنگەکانیشەوە ئەگەر مقاتعەیەکت بکەم ئایا چەند ئۆفیسی هەیە و چەند نووسنگەی هەیە بە ئەوەش هەر بزانین بە نێوخۆ و دەرەوەی وڵاتی دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان 36 نووسنگە و ئۆفیسی هەیە کە 2 ئۆفیسی سەرەکی لە سلێمانی و ئۆفیسی هەولێرمان هەیە کە سەرپەرشتی تەواوی کاروباری نووسنگە و نوێنەرەکان دەکات لە هەرێمی کوردستان و ئێمە نووسنگەیەکی تایبەتمان هەیە لە وڵاتی بەریتانیا کە لەوێ 35 نووسنگە سەرپەرشتی دەکات 35 نوێنەر لە هەموو شارەکانی ئەوروپا هەمووشی بۆ خزمەتکردنی خەڵکی هەژار و نوداری هەرێمی کوردستان یاخود ئەو کەمپینانێک کە دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنیتن بۆەوەی هاوکاریان پێ بگەێنێتن جامن دێمە سەر قسەکانم کە دەستگای بەخشین کار و پیشەکەی ئەوەیە کە لە ڕابردوو هاوکاری کوردانی ڕۆژئاوای کردیە لە شاری هەولێر لە عەرەبەکان کە ڕویان لە بەردە قارەمان کرد و ڕویان لە عربەت کرد کە ئێمە بۆ هەر هەموو ئەوانە پێداویستی ناوماڵ و پێداویستی سەرەتایی و هەروە پێداویستی خواردن و کەلوپەلی ناوماڵمان بۆ هەر هەموو ئەمانە دابین کرد کە ئەگەر نمونە لەسەر کەمپی کەورگۆسک بینمەوە ئەو کەمپینی ڕامەگەیان 76 بار هەڵگری گەورە کە لە کەلوپەلی ناوماڵ لە ڕایەغ لە خواردن هەرچی پێداویستی و ئێمە توانیمان لەم کەپەدا پێیان بدەین جگە لەمانە دیارە لە چەند ساڵێک بەر لە ئێستا کە بوومەلەرزەکە لە تورکیا سووریایدا دەستگای بەخشین بەزوترین کات کەمپینی ڕاگەیاند و تیمێکی نرد بۆ هەردوو وڵات دیار لە هەردوو وڵات سوپاس بەخواگەرە ماوەیەک ماونەوە هاوکاریەکان لەوێن دەرکە لە هەردوو وڵات ئەو شوێنانێک کە بوومەلەرزەکەی لێدا دیارە سوپاس بەخواگەر 72,000 کەسان تێدا هاوکاری کرد لە هاوکاری خواردن دروستکردن سەبەتەی خۆراک هاوکاری دارایی بینە سەر غەزە دیارە لە غەزاش ئێمە لە 7 ئۆکتۆبەر کە دیار و ئەو بەرنامە و پیلان و پلانەی داڕێژرا بوو بۆ ڕوخان و لەناوبردنی کەرتی غەزە دیارە ئێمە 5 ڕۆژ دوای 7 ئۆکتۆبەر کە دەکات 12 ئۆکتۆبەر 5 ڕۆژ دوای شەڕەکە ئێمە کەمپینێکی گەورە لەسەر ئاستی هەرێمی کوردستان وەکو دەستگای خێرخوازی بەخشین ڕامانگەیان بۆ ئەوەی خێرخوازان بتوان هاوکاریەکانیان بگەین بە دەستگای بەخشین و ئێمە لە مای ئەم 5 ڕۆژەدا ڕژێمی میزانی جوولەکەی بێڕەحم هێرشەکانی چڕ کردەوە بەسەر شارەکان و بەسەر گەڕەکەکان دیارە بەدەیان و سەدان هەزار هاوڵاتی دانیشتووی سڤیلی ناو
ناوغەزە ئاوارە بوون بۆیە بەڕاستی بە پێویستمان زانی وەکو ئەرکێکی ئاینیمان وەکو ئەرکێکی مرۆڤیمان هاوکاری بگەێنین بە نێوکەتی غەزە. سوپاس بخوای گەورە. بەڵێ ئێمە لە 12 ئۆکتۆبەر کە کەمپینمان ڕگەیان لە 27 ئۆکتۆبەر توانیمان بار هەڵگرەکانمان کە پێکات بوون لە هاوکاری ئارت واروە پێداویستی توبی و سەبەتەی خۆراک و ئاو ئەمانە هەمووی لە ڕەفەحەوە بگەێنین بە نێوکەتی غەزەدا. لە ئێستادا لەو بارودۆخە ناهەمواری کە پێم وایە لە 2 ساڵی ڕابردوو هیچ کاتێک وەکو ئەو چەند هەفتەیە یاخود با بڵێم ئەو مانگەیە نەبووە. ئایا چیتان کردووە بۆ منداڵی برسی غەزە؟ چیتان کردووە بۆ ژنی برسی غەزە؟ چیتان کردووە بۆ ئەو کارەساتی کە ئێستا خەریکە ڕۆژانە خەڵک لە برسان دەمرێت؟ ئەگە پێشتر جێبیستی ئەوە دەبووین دەیانگوت کەس لە برسان نەمردووە، بەڵام ئێستاوە بە چاوی خۆمان دەبینین خەڵک مردووە لە برسان. چیتان کردووە؟ بەڵێ مامۆستا ئەحمەد دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە کۆمەڵی قۆناغدا هاوکاریەکانی لە غەزە دابش کردووە. لە سەرەتایی ئێمە توانیمان دایان بەرهەڵگر لە ڕێی ڕەفەحەوە بگەین بە نێو غەزە لە پێداویستی توبی واروە خواردن و کەلوپەل و ئاو کە ئێمە 4 بەرهەڵگری گەورە بەس ئەومان نرد. دیارە لێک کاتدا بردومانی زۆربەی ئەو بیری ئەوانەی کرد کە داتاکان پێمان دەڵێن زیاتر لە 700 بیر لە ناوبران کە نەتوانرێ ئەو شوێنە ئاوی ببینێ. بۆیە بەڕاستی بەستی کات داوای ئاو خواردنیان دەکرد. ئێمە لە سەرەتا ئەومان کرد. قۆناغی دوم ئێمە هەستین بەکردنەوەی بنکەیەکی تەندروستی کە دیار هەندێک لە بنکە تەندروستیەکان بردومان دەکران. دەستگای بەخشین توانی بنکەیەکی تەندروستی لە ناو غەزە دروست بکات. دواتر نۆژانکردنەوەی گەورەترین مزگەوت لە ناو غەزە نۆژانی بکاتەوە کە نوێژخانە نەژی لێ بکەن بەدەبتی لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵ کە ئەنجام درا. لە ئێستادا مامۆستا ئەحمەد دیارە 145 ڕۆژە تەواوی حدودەکان لە نێو غەزە گیراون ناتوانرێت هیچ بەرهەڵگرێک بێتە ناو غەزە. 145 ڕۆژ کە 5 ڕۆژمان ببێت بە 5 مانگ. لە ئێستادا لەم هەفتەیەدا دیارە هیچ خواردنێک لە نێو غەزە نەماوە وەکو خواردن کە پێداویستی خۆیان پێ جێبەجێ بکەن و کە تۆقیش کراوە بەرهەڵگران لێ ناگەڕن بێتە ژوور. دیارە هەموو کەرەستی خواردنەکان گران بووە. ئەگەر نمونە لەسەر هەندە خواردن بێنینەوە 1 کیلۆ برنج لە ئێستادا بە 40 دۆلارە. 1 کیلۆ برنج لە ئێستادا بە 40 دۆلارە. 1 کیلۆ مەعکەڕونی یاخود نیسێک بە 20 دۆلارە. ئێمە کاتێک کە پرۆژە خۆراکانمان کە ڕۆژانە لە ئێستادا هەموو ڕۆژێک پرۆژە ئەنجام دەدەین. هەموو ڕۆژێک ڕۆژانە ئێمە 2 پرۆژە تاکو 6 پرۆژە بەپێ ئەو هۆکارانی کە دێتە دەستمان لە ناخێر خوازانەوە پرۆژەکان ئەنجام دەدەین. پرۆژەکانی ئێمە بریتە لە ئامادەکردنی برن بە منزل برنجە کە هەر منزڵێکی برنج ئێمە 12 وەرەقا دەتەمرێم 1200 دلار تەکلیف دەکات و یەک منزل مەعکەڕونی یاخود نیسێک 500 دلار تەکلیف دەکات. ئێمە دیارە هەر منزڵێکی نیسک و مەعکەڕونی بۆ 80 کەس دادەندرێت. ئێمە جارێ 20 منزل ڕیز دەکەین و بە خەڵک هەموو سڕێگرتەوە بەسەریاندا دابەش دەکەین و ئارد پێشتر بەڕاستی 25 دلار بوو. ئێمە هەر فرنی سەمونماندا نابوو لە ناو غەزەی. دیارەکە و ئاردانەی دەمانکردی لەوێن دەر سەمون دەکرا بۆ تەواوی خێمەکان هەر جارێ بۆ سەدان خێمە ڕۆژانە سەمونی لەسەر ئێمە بوو. دواتر ئاردە گران بوو. لە ئێستادا ئێمە لە 600 دلار 700 دلار ئەگە بەدەست نەکەوی هەتا 900 دلاریش کڕیمانە یەک فەرداردی 25 کیلۆی لە ئێستادا بە 900 دلاریە. ئێمە بە 700 کڕیمانە. بەڵام لە ئێستا لەم 1-2 ڕۆژە دیارە هەندێک لە حدود و بە خاڵی سنووریەکانی ئوردان هەندێک ئاردیان نردووە کە دەنێرن تۆزێک لانێ بێتەوە خوارێ وەکو نرخەکەی. بەڵام بە 700 دلاری سەمە دەیکڕین دەیکەین بە سەمون و دابەشی دەکەین بەسەر ئەو خێمانەی کە لەو شوێنانە کە نیشتە جێنە. جا بەڕاستی ئەوەی لە ئێستادا دەگوزارێ خەڵک زۆر برسیە بەتابەتی لەم هەفتەیە ڕێژەی مردن گەیشتە 113 کەس گیانی لەدەستداوە لە برسان. ئەم 113 کەسە 80یان منداڵە. ئەوانی تر ئافرەت و گەنجن بەشێکی پیریشی تێدایە. بەڕاستی یعنی کارەساتێکی زۆر گەورە ڕووی لە غەزە کردووە. لە ئێستادا دەتوانم بڵێم هەموو جیان واسەری دەکات. دەوڵەتە بەناو مسلمانەکان دەوڵەتە عەرەبیەکان بەناویان بێنین هیچ هاوکارێکی غەزە ناکەن. بەڵام دەوڵەتێکی وەکو سین جارجار بە فڕۆکەیەک هەندێک ئاردیان بۆ هەر دەڕێژیت و پێیان دەدا کە دەوڵەتێکە دەتوانێت دوور لە دینی ئیسلام و دوور لە دینیمەیە وەکو ئینسانی ئەم کارە دەکات. بەڵام دراوسەی غەزە کە ئوردەن و کە میسرە دەرگاکانیان تۆق کردی و لێ ناگەڕن. ئینشاڵڵا هەر لەسەر بەخشین پرسیاری تر لێ دەکەم بەڵام دێمە لای جەنابی مامۆستا. مامۆستا لە ڕوانگەی شەرعەوە ئایا ئەگەر کەسێک لە برسا بمرێت یان لە حالەتێکا بمرێت خەڵکی تر بتوانیت دەستی بگریت ئەگەر چی ئەجەل دەزانین بەدەستخوایە بەڵام کە هاوکاری نەکات ئایا چۆن باس کراوە ئەو بابەتە یان بە شێوەیەکی تر بە پرسیارەکە بکەم ئایا هاوکاریکردنی موسڵمان لە ڕوانگەی شەرعەوە بە چ شێوازێک باس کراوە؟
بەڕاستی هاوکاریکردن ئەرکێکی ئاینی گەورەیە لەسەر ئێمە فەرمانی خوای پەروەردیگار بەدەیان ئاەتی قورئانی پیرۆز و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واجبیان کردووە لەسەر ئێمە بە واجب بەوەی کە ئێمە بە هاوکاری بەدەمەوچوونی خەڵکی مەزلوم و مستەضعف و جەوساوە و لێقەوماو بکەین لەبەرەوەی ئاەتەکانی قورئان ئەوەندە زۆرن کە باسی ئینفاقەکە ناتوانین هەمویان باسکەین لەبەرەوەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئەوەندە زۆرە ناکرێ لەبەرەوە تەمەشا دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک منداڵێک لە برسا بمرێ نەک ئینسانێک لە برسا بمرێ تێگەشی تاوان و عقوبەکەی دەبێت چەند گەورە بێ لە سوەنگەی ئەم فەرمایشتەوە کە زۆر جار مامۆسایانی ئاینی باسمان کردو بە جۆچکەی خەڵکماندا داوە و بە جۆچکەی هەموو جیهانماندا داوە کە پێغەمبەری خوا دەفەرمێ عذبت امرأة في هرة لە کاتێکە ئافرەتێک خوای گەورە بە ئاگری دۆزەخ سزای دەدا و دەیسووتێنێ لەبەر ئەوەی پشیلەیەک جانەوەرێک حەیوانێک سجندەکە ئەی خاتە ناو قەفەسێکەوە و نە خواردنی دەداتیە نە خواردنەوەی دەداتیە وەرنە لێ دەگەڕێ بڕاتە دەرەوە بۆ خۆی هیچ بخۆ یعنی بە تەحدید باسی خواردن و خواردنەوەش کراوە بەڵێ پێغەمبەری خوا لە نەسی فەرمودەکەیە ئەفەرمێ لا هي أطعمتها ولا ئەشربەتە فەرمێ نە پێغەمبەری خوا دەفەرمێ نە خواردنی داوە پێی نە خواردنەوەی داوە پێی نە لێشی گەڕاوە بڕاتە دەرەوە بۆ خۆی شتێک پەیدا بکاتن لەسەر زەوی بیخوا بەڕاستی ئەنجا ئێستا لێرەیە بەڕاستی ئەو قەفەسەی کە ئەم حەیوانەی تێدا سجن کراوە دەڵێمەوە جارێکی دیکە بێویژدانەکانی جیهان بەناو عەرەبە خائینەکانیشەوە کە پێغەمبەری خوا دەیفەرموو هەموو ڕۆژێک دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الجوع وأعوذ بك دەیفەرموو اللهم إني أعوذ بك من الجوع فإنه بئس الضجيع وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة كبيغمبري خوا خوي باراسو لصفتي خيانة ولا برسيتي براسي استا كان أو برسيتية كخواي پروردگار پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فێری ئێمەی کردووە ئێمە پەنا بگرین بەخوای گەورە لەم برسێتیە گەورەیە ئێستا ئەو برسێتیە بەڵێ لە کاتێکە منداڵ و ئافرەت و گەورە و گچکە ئێستاکانە سەحەفیەکان دکتۆرەکانی ناو مستەشفاکان ئێستاکانە خواردنیان پێناگا هاواریان پێگەشتووە بۆیە بەڕاستی جارێکی دیکەش ئەمڕۆ کە لە بەرنامەیەکە ئاماژەمان پێدا پێم خۆشە لە سوەنگەی ئەو فەرمایشتەی پێغەمبەری خواوە کە دەفەرمیە عذبت امرأة في هرة ئایا ئەگەر پشیلەیەک برسی بکرێتن ئایا بزانی خوای پەروەردیگار سبحانه وتعالى و پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بیە ئایا دەبێت ئێمە ئێستاکانە ئەگەر بزانین پرسیار بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ئێمە حاڵی ئێمە لەگەڵ پێغەمبەری خوایە چۆن ئایا ئێستاکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چ ڕوویەکەوە تەمەشای ئومەتەکەی دەکات یەکێک لە مامۆستایان و خەوەی کە جێڕامانەوە کە خەوێکە لەوا زۆر لە مامۆستایان باسییان کردبیە کە مامۆستایەک لە دوای وتارەکەی ئەبا عوبەیدە دەیگێڕێتەوە باسی دەکاتن دەفەرمیە بە ناوی مامۆستا ئەحمەد زێدان ئەم خەوەی بینیوە دەفەرمیە پێغەمبەری خوان بینی زۆر زۆر ڕەنگ و ڕوخساری شێوا بوو ڕەنگ و ڕوخساری تووڕە بوو هەڵگەڕا بوو سواری پشتی ئەسپێکی بە بێزیم بوو ئەفەرمێ زۆر زۆر بە سەریعی دەڕۆی هەموو مسلمانان بە دوای پێغەمبەری خواوە دەڕۆشتن و بانگی پێغەمبەری خوایان دەکرد و هاواریان دەکرد بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕووی بە هیچ کەسێکە لا يلتفت إلى أحد ولا يسمع أحد نە هاوڕی لە کەس دەدایە و نە گوێی لە کەس ڕادەگرت تەنها و تەنها دەیگوت سحقا سحقا بعدا بعدا بەڕاستی ئومەتەکەم پشتیان تێکردم بێئومێدیان کردم دەیفەرموو دەبێ ئێمە ئێستاکانە لە ئاستی ئەگەر پێغەمبەری خوا بفەرمێ ئافرەتێک لە ناو بەهۆی پشیلەیەکەوە خوا سزای بدا دەبێ ئومەتێک 2 ملیۆن و 400,000 کەس ئێستاکانە لەژێر ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتی و گرتن و کوشتن و پارچە پارچەکردنەیە ئێستاکانە دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ پێمان بڵێ بعدا بعدا سحقا سحقا هەروەکو لە ڕۆژی قیامەت بە زۆر لە کەسانێک دەڵێ ئەوانەی دەیانەوێ بڕۆنە سەر حەوزەکەی پێغەمبەری خوا والله ئێستاکانە بەر لە حەوزەکەی پێغەمبەری خوا ئێستا بە ئومەتەکەی دەڵێ بە ئێمە بە هەمومان بە عولەما و بە زانایان و بە داعی و بە بانخواز و بە هەمومانەوە دەڵێتن دوورکەونەوە چونکی بێئومێدتان کردن ئەفەرمیە هەموو ئومەتەکەی پێغەمبەری خوا لە دوای پێغەمبەری خواوە گریان و هاوار و ناڵەیەک بوو وەک ئەووا بوو کە ڕۆژی قیامەت دەبێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەستا ڕۆی چوە ماڵەوە ئەڵێ گوتی هەر چاوەڕوانم کرد گوتم بەشکم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێتەوە دەرەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوێم لێ بوو ئەم ئاەتە قورئانی دەخوێندەوە دەیفەرموو وئین تەتەوەلەو یەستەبدیل قەومەن غەیرەکم ثم لا یەکونوا ئەمثالەکم
دەیفەرموو ئەگەر ئێوەش پشت لە دینەکەی خوای پەروەردیگار بکەن، ئەگەر ئێمەش پشتیوانی غەزە نەکەین، ئەگەر ئێمەش دەست لە موسڵمانان بەردەین، ئەگەر ئێمەش کۆمەکیان نەکەین، ئەگەر عولەما و زانایانی ئومەتی پێغەمبەری خواش واز لە غەزە بێنن، قەسەم بە زاتی خوای پەروەردیگار خوای گەورە وازیان لێ نایەن. و خوای پەروەردیگار کەسانێک دەهێنێ زۆر لە ئێمە پیاوتر و چاتر لە بەوەی پشتیوانی غەزەیان پێ بکات. ئەگەر ئێمەش کۆمەکیان نەکەین، ئەگەر دوعایان بۆ نەکەین، ئەگەر پشتیوانیان نەکەین، پێغەمبەری خوا دەفەرمێ ئەم ئاەتەی دەخوێندەوە هەتاوەکو ئەو کاتەی بەخەبەراتم لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکەی پێغەمبەری خوا سەڵسەن. بۆیە بەڕاستی ئەبا عوبەیدەش لەسەر ئەم فەرمایشتەوە ئەڵێتن هیچ کەسێکتان عەفو ناکەین. بەڕاستی ئەمە زۆر گەورە بوو کە هیچ کەسێک لە ئومەتی پێغەمبەری خوا چاوەڕوانی عەفو نەکاتن لە ڕۆژی قیامەتە ئەگەر بەهانای ئومەتی پێغەمبەری خواوە نەچێت. بۆیە داوای ئێمە لێرەوە ئەوەیە کە ئومەتێک ئەمڕۆکە برسیە و لە برسا دەمریە، ژنانی ئومەتی پێغەمبەری خوا، خوشکانمان، دایکانمان، منداڵەکانمان لە کەرتی غەزەیە. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان لێ دەکات دەفەرمێ قل أعوذ بالله من الكفر والدين، دەیفەرموو پەنا دەگرم بەخوای پەروەردیگار لە کوفر ولا قرزاري. قلت يا رسول الله تعدل الدين بالكفر؟ قال نعم. قلت آية هاوتا دكي كفر قرزاري لقال كفر؟ فرموي بلي أمرك نقرزاري بلكو هجاري بلكو مردن بهجاري ببرسيتي براستي هي قي مسلمانان وخلقك قرتوها لنا غزاء ببرشاوي إيمي مسلمانان وإيمش هيشان بوناكي فقداش داتو إن شاء الله دي مولاي برز زنا إمام مصطفى برز كاغ مصحاب ئەگەر ئەو پرسیارە بکەم کە پرسیاری ڕەنگە زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان بیت، ئایا ئەگەر هیچ شتێک داخل نابێت بۆ ماوەی چەند مانجێکە، ئایا ئەو کەلوپەلە لە چێ دەکڕن؟ ئەگەر مارکێتێک نییە، ئەگەر مەخزەنێک نییە، ئەگەر دوکانێک نییە؟ ئەوە پرسیاری یەکەم. و بەشی دووەمی پرسیارەکە ئایا ئەو بڕەپارەیە کەوا کەسێک دەبەخشێت لە ڕێگای دەستگای بەخشینەوە دەڵێت بۆ غەزە، ئەو پارە چۆن دەگات بە خەڵکی ڕەش و ڕوت و برسی نێو غەزە؟ مامۆستا ئەحمەد دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەکو ئەو دەستگای کە پەیوەندی بەو ڕێکخراوانە کرد کە لە نێو غەزە بوونیان هەیە، ئێمە لە ڕێی پەیوەندیەکانەوە توانیمان ئەو پەیوەندیە پتەو بکەین لەگەر کۆمەڵێک ڕێکخراو کە لە نێو غەزە کاروبارەکانی ئێمە و ڕێکخراوی تریش جێبەجێ بکەن لە نێو غەزە. دیار ئێمە بەڕاستی ئەو هاوکاریانە کە لەلایەن ئێمەوە دەیگەێنین بە غەزە بەو شێوە دەیگەێنین. ئەگەر نمونەیەک لەسەوەی بێنمە چۆن ئێستا ئێمە لە هەولێر و لە سلێمانی نووسینگەمان هەیە، ئەگەر لە سلێمانی کێشەیە کە بێت و تۆق کرابێ هەر وڵاتێک و هەر ڕێکخراوێکی بیانی و ئیسلامی لار شوێنە پەیوەندی بە ئێمە بکاو، ئێمە یاعاز دەدەین بە سلێمانی ئەو بڕە پارێ گەشتە لا ئێمە و ئەو پرۆژان ئەنجام بدەن. دیار پرۆژەکان بۆ شێوەی دەکرێت، بەڵام ئێمە بۆ پرۆژەکان بۆ ئەوەی خێرخوازان بۆ ئەوەی هەرچی کەسێک کە بیاوێ بەشدار بی لە پرۆژەکان و لەو کارە خێریەکان ئەنجامی بدات، ئێمە بەڕاستی ئەومان بە هەموو خێرخوازان گوتووە کە لەگەڵ ئێمە ئەو پرۆژانێکە دەکەین خێرخواز سێلوانە حەز بکە کۆدێکی بۆ دابنێن یان خۆت حەز بکە ناوێکی بۆ دابنێن، ئێمە لەژێر کۆد و ناو هەر ناو نیشانێک بێ پرۆژەکەی بۆ ئەنجام دەدەین و ڤیدیۆکەش دەدەینەوە بۆ خێرخوازەی. ئەوە پرۆژەکەی بەڕێزت بوو کە ئەمڕۆکە توانرا 500 کەس یاخود 1000 کەس یاخود 2000 کەس نام بدەین. ئەو کەلوپەلە لە چێ دەکرێت؟ ئەم کەلوپەلە لە ئێستادا کە من باسم کرد 145 ڕۆژە سنوورەکان بە تەواوی داخراون. دیارە ڕێگای قاچاغ لەلایەن ڕژێمی زایانی جوولەکەوە ڕێ قاچاخەیە، جوولەکە نەوەستاوە بۆی کە خاپوریان بکات و بردومانیان بکات و بیان کوژێت و ڕۆژانە بەدایان و سەدان کەس بکوژێ، خاپورکردنی خان و ماڵ و حاڵەکانیشیان لەگەرەوە برسێتیشی هێناوە، لە برسێتیش گرانیشی هێناوە. یعنی ئێستا کە لە ئێستادا فەردەیەکار کە لەو دیوی حدود بە $10 و $20 ڕژێمی زایانی جوولەکە و سەرانی جوولەکە کە لە حدودەکانن دەیکڕن بە $20 هینە ناو غەزەی بۆ قازانجی خۆیان بە $600 و $700 دەیفرۆشنەوە. بۆیە بەڕاستی ئێمە ئەم هاوکاریانە دەهێنین، ئەم خواردنانەی پێدابین دەکەین و ڕۆژانە لەوێندە پرۆژەکانی پێنجام دێن، کەواتە توتان بڵێم ئەو بازرگانانەی لە ناو غەزەی هەن کۆنداکتیان لەگەر ڕژێمی زایانی جوولەکەی کە کاری بازرگانی دەکەن کە ئەو خەڵکیان بەرچی کرێ و پارەیان پێ نێشتون، لەوێندە پارە نەماوە، 2 ساڵە کەسابەت نەماوە، ئیشکردن نەماوە و کەسێک نییە پارەی پێبی لەوێندە تەنها ڕۆژانە کە لە ماڵەکەی دەردێ بۆەوەی دەردێ بڕوات لە شوێنێک ڕێکخراوێکی خێرخوازی خواردنێک دابشکە یاخود بەرەو حدودەکان دەڕۆن بۆ ئەوەی چنگێک ئار بەدەست بێنن یان خواردنێک بەدەست بێن و بگەڕێنەوە. بەڵام ئێمە ئەو ڤیدیۆانێک کە بۆمان باز دەکرێتن ئەوانەی لە ڕێی پەیوەندیەکانە کە بۆ ئێمەی باز دەکەن یاخود ئەو ڤیدیۆیان ڕۆژانە بۆ ئێمەی دێن و یان ئێمە کە دەیبینین بەڕاستی ڕۆژی وایە 80 کەس 100 کەس 20 کەس 40 کەس
ئەوە لە کاتی وەرگرتنی ئاردەکان لە حدودەکان ڕژێمی زانی جوولەکە ڕۆژانە دەیانکوژێت و جەنازەکان بۆ ماڵەکان دەنێرێتەوە لە زیاتی ئارد لە زیاتی خواردن. بەڵێ هیچ بڕە پارەیەک دەجێڕنەوە لەو هاوکاریەکەوە لەو خەڵکی غەزە دەڕوات واتە ڕێژەیەکی سەدی دەجێڕنەوە بۆ دەستگای بەخشین. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئەمڕۆ کە ئێمە کۆمەڵێک بەشمان هەیە یەکێ لە بەشەکان بەشی بێباوکانە و پرۆژەکانمان هەیە بەرنامەکانمان هەیە سێکتەری تەندروستیمان هەیە وەروە بەشی کەمپین و پرۆژەکان کە ئەنجامی دەدەین تاکو ئێستا نسبەیەک کە 16 سارە دەستگای بەخشین بوونی هەیە لە بەشی بێباوکان هیچ نسبەیەک ناجێڕینەوە بۆ دەستگاکە یاخود بۆ مەساریف بۆ ئێمە ئەگەر نمونە لەسەر شاری هەولێر بێنمەوە 16 سارە ئێمە لە هەولێر سەرپەرشتی بەشی بێباوکان دەکەین 16 سارە پارەی خێرخوازان کە دێتە دەستگای بەخشین وەکو بەشی بێباوکان ئەو بڕەپارە هەمووی دەکرێتەوە بە موچات دەیدەین بە خانەوادەی بێباوکان بۆ غەزەی تاکو ئەمڕۆ کە 21 مانگە 21 مانگە دەستگای خێرخوازی بەخشین ئەو کۆمەک و یارمەتیانەی لە هەرێمی کوردستان کۆی دەکاتەوە ئەوەی لە دەروی وڵات دەنێردرێت بۆ دەستگای بەخشین ئەو پارانە کە دێتە لای ئێمە 1 دینار 1 دۆلار نسبەیەک دەستگای بەخشین لێ ناجێڕتەوە هەتا ئێمە لەگە ئەو ڕێکخراوانی کە قسەمان کردووە ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندیمان لەگەڵ پرۆژەکانیمە جێبەجێ دەکەن و قسەمان لەگەڵ کردوون ئێمە و دەستگای بەخشین تاکە دەستگایك دەتوانم بڵێم کە هیچ نسبەیەک لە پارانە ناجێڕنەوە بۆ خۆمان دەمانەوێت کە کارەکانیشمان بۆ دەکەن هیچ نسبەیەک نەجێڕنەوە دیار هەندێک لە ڕێکخراوانە نسبەیەکیان داناوە لەوانە فتواشیان بۆ درابێ بەڵام ئێمە دەستگای بەخشین کە ئێمە بۆمان باسکردن نسبە ناجێڕینەوە پێمان خۆشە پارەکانی خەڵک وەکو خۆی بگات نمونە لەسەرەوەی کە ئێمە چەندین خێرخواز کە پارەکەیان دەگەینە دەستگای خێرخوازی بەخشین بۆ نمونە 65 وەرەقە هەبووە کاک حازیەکی نای گوتی دەتوانێت 65 وەرەقەی بۆ بدەی بە 65 کەس گوتمان بەڵێ کۆدێکی پێداین تەمەنی خۆی جارش کە کۆدی پێداین تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر جاری لە کۆدێکی پێدەداین ئێمە 65 کەس 65 وەرەقە دامان بە 65 خێزان ڕسمی 65 کەسیمان بۆ دڵنیای ئەو خێرخوازەی دامانەوە بە خێرخوازەکەی کە پارەکەی تو بەبێ نسبەیەکی لێ بجێڕدرێتەوە یاخود ئەو ڕێکخراوە نسبەیەکی لێ بجێڕتەوە هەمووی بۆ خەڵکی هەژاری ناو غەزە سەرف کراتەوە و چەندی جارە پرۆژانەمان بەردەوام بوو و پرۆژەکانمان لە ئێستادا بەڕاستی بۆ هیچ حجەیەک نێرینەوە بۆ خێرخوازان کە خێرخوازێ وەڵای من نازانم دەگات یان ناگات یان خەڵکێکی دڵنەخۆش خەڵکێکی لە خوا نەترس یاخود خەڵکێک کە بەڕاستی چاوی بۆی هەرنایە کە مسلمانان هاوکاری براکە خوشکەکانی بکەن دێ بە کۆمەڵێک بیان و کۆمەڵێک قسە دێنتەوە بۆ ئێمە هیچ حجەیەک نالینەوە هەر خێرخوازێک هەر کەسێک کە دێ لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ خەزە بەشدار بێت بابێ سەردانی نووسینگەکان و ئۆفیسەکانی دەستگای بەخشین بکات هەر ناو نیشانێک هەر کۆدێک بە هەر شێک ئەو پێوێت ئێمە پرۆژەکانی بۆ ئەنجام دەدەین کەسانە یاخود ئەو ڕێکخراوانەی کەوا لە نێو غەزەن ئایا جێی سیقە و متمانن و ئایا تاقیتان کردوتەوە کەوا ئەو بڕەپارەی خەڵکی کوردستان کەوا لە ڕێگای دەستگای بەخشینەوە بۆیان دەچێت هیچ بڕێکی لێ ناجێڕنەوە ئێمە هەر بە بەڵگەی مام ئەحمەد لە ماوەی 21 مانگ ئەو پرۆژانی بۆ ئێمە ئەنجام دەدەن ئەو بڕ هاوکاریکە دەیگەێنین بۆمان دەکەن بە پرۆژەکان بەڵام لەوێن دەروەکو ئێرە نیە کردپەلەکە هەرزان بێ ئەو بڕەپارەیە بۆ نمونە هەر بێنمەوە هەر دوێنێکە ئەمڕۆ دوێنێمە پرۆژەمان نەبووە ئەمڕۆ لە 24 مانگ پرۆژەی نیسکمان هەوە دابشکرایە دوێنێ 23 مانگ پرۆژەی نیسکمان هەبووە و هەردوو چیشی پەخشمان کردو بڵاومان کردو لە پەیجەکان لە کەناڵی ئەسمانی پەیام یعنی بە خەڵک دەرێن ئەو ڕۆژە پرۆژەکە دەکرێت ئێمە ئەگە 5 منجەر دابنێن هەر منجەڵێک نیسک بۆ 80 کەسە 20 منجەر دابنێن هەر منجەڵێک بۆ 80 کەسە بۆ ئێمە هیچ نسبەیەک نادەینە ئەو ڕێکخراوەی کە بۆمان دەکات ئەو ڕێکخراوێکی ئیسلامین وەجێ سیقەن و لە کاتی ئەنجامدانی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین یاخود ڕێکخراوی دیکە سێ ئەندامیان لە کاتی دابشکردنی سەبەتەی خۆراکەکان بەبەر بردومانی ڕژێمی زانی جوولەکە کەوتون سێ کارمەندیان شەهید بوون و خەڵکێکی زۆر مام ئەحمەد لێرە باس لەوە بکەم خەڵکی غەزە لە ئێستادا زۆر برسیە لە ئێستادا کارە ساتێک لە گۆڕەیە کە هەموو دنیا وەسەری دەکات ئێمە بەڕاستی بۆ دنیا قیامەتی خۆمان و بۆ دنیا قیامەتی مسلمانان و خێرخوازان لە هەرێمی کوردستان ئەو بە هەموو خێرخوازان دەڵێن بە هەموو تاکێکی مسلمان دەڵێن لە هەرێمی کوردستان پێتان دەڵێن ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە خێر و سەدەقەی خۆتان ئەنجام بدەن بەیانی دەرگان لێ دەکرێتەوە لانێت و خێریش بکەلوانێ بۆ نەکرێت ئەمڕۆ پێویستیان پێەیە بۆیە بەڕاستی ئێمە هەموو کاراسانیەک دەکەین ئەگەر ئەمڕۆ بێن ئێمە لە ماوەی 2 ڕۆژدا بتوانین پرۆژەکان بۆ ئەنجام دەدەین سوورەی پرۆژەکەشان پێشکەش دەکەینەوە هیچ بڕەپارەیەک دەستکاری نەکرێت لەوێ بۆ ئەنجام دێن لەژێر ئەو کۆد و ناوەی خۆشیان بێنێ بۆیان دەکەین ئێستامان لە بەیانیوە خێرخوازان سەردانمان دەکەن حتا مەغریب قەڵەبارەکەش زۆر بوو بەڕاستی من لێرەوە دەمەوێت ئەوەش بڵێم مام ئەحمەد سوپاسی هەموو خێرخوازانە بکەین بەڕاستی لە هەرێمی کوردستان کە لە سلێمانی لە سەنگەسەر لە بەنێنان
کە تەمەشا دەکەین گوارەی منداڵێکیان گوارەی خۆی یاخود ئەڵقەی هاوسەرگیریەکەی هێناوە کە لە ئێستادا 3 مانگە بوو چەند ناتووە بەڵام ئامادە بووە کە پارچەیەک لە ئاڵتوونەکەی بێنی بۆ دەستگای بەخشین و من هەردەمەی شتێکی تر باسکەم بەڕاستی یەکێ لەو پاسەوانانەی مەڵبەندی هەولێر کە ئەمڕۆ سەردانی منی کرد گوتی 3 مانگە موچە ناتووە بەڵام خشتەی دابشکردنی موچە بڵاویتەوە ملیۆنێک دینار موچەکەیەتی هەر ملیۆنەکە لە ئێستادا لەم بنووسە لەم دوو ڕۆژەکە وەری دەگرێت ملیۆنەکە دەدەمێ کە 3 مانگە موچەی وەرنەگرتووە جگە لەمانە کۆمەڵێک ڕێکخراو لە شاری هەولێر سنتەر لە شاری هەولێر کە کاری ڕێکخراوی خێرخوازی دەکەن ئەوانەش بەڕاستی کۆمەک و یارمەتیەکانیان هێناوە دەستگای بەخشین وەکو ئەو متمانە گەورەی کە بە بەخشینیان هەیە بۆ ئێمە کاروباری ئەوان و تەواوی فەرمانبەران و کاسبکاران و خواپێداوان کە سەردانی مەکەم من لێرە دەمێ بەڕاستی سوپاسیان بکەم بەڵام ئەوانەی کە تا ئێستاکە ئێمەیان پێ نەزانیوە یان دەنجیمیان نەگەشتی تێ بۆیە لەو مینبەرەوە پێیان دەڵێن مامۆستا ئەحمەد پێیان دەڵێن دەستگای بەخشین لە هەر 36 نووسینگە لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانیش لە پێشوازی خەڵکدان بۆ ئەوەی کۆمەک و یارمەتیەکانیان بگەێنن لە ماوەیەکی کەمدا کە ڕۆژانە ئێستا پرۆژەکان دەکەین نەک بڵێم هەفتەیەک و 2 هەفتە و 3 هەفتەی دەبا ڕۆژانەی پرۆژەکانمان دەکەین تیممان گرتووە لە ناو غەزەی بێ بەرامبەر کاری خێرخوازی ئەنجام دەدەن دەرگای نووسینگەکان لە کێوە دەکرێتەوە تاوەکو کەی ئێمە لە کاتژمێرنەوەی بەیانیان تاکو دەی شەو نووسینگەکانمان واڵایە لە تەواوی نووسینگەکان لە هەرێمی کوردستان خوا پاداشداتەوە جەناب مامۆستا ئەگەر لە ڕوانگەی شەرعەوە ئەو پرسیارە بکەم ئایا کەسێک ئەگەر زەکاتی هەبوو زەکاتەکەی بە پێش بێخێت یعنی پێش ئەوەی مانجی ڕەمەزان دابێت بۆ نمونە ئەگەر حیسابی مانجی ڕەمەزان بکەین یان ئەگەر سەدەقەیەکی هەیە یان ئەگەر کەفارەتێکی هەیە یان ئەگەر فیدیەیەکی هەیە یان ئەگەر هەر شتێکی هەیە دەتوانیت ئەو پارە بنێرێت بۆ دەرەوەی وڵات وەکو شوێنێکی کە غەزە ئێستا زۆر پێویستە لە هەمان کاتیشدا کەوا دەبینین هەژار و کەم دەرامەتیش لە وڵاتی خۆمان هەیە ئایا ئەوە چۆن تەوازن وەرگیرایە لە ڕوانگەی شەرعەوە بەڵێ بە تەکید مامۆستا ئەحمەد یەکێک لە بابەکانی فقه تعجیل الزەکاتە پێشخستنی زەکات لە شەریعەتی ئیسلامە ڕێگە پێدراوە واتە چەند مانگ بەر لە وادی زەکات ئەو کەسانی خوا پێداون ماڵیان هەیە سەروەت و سامانیان هەیە ئێستا کە لەو کاتەیە زۆر مسلمانان پێویستیان بە هاوکاری مسلمانانی غەزە پێویستیان بە هاوکاری ئێمەیە بەڵێ هەر کەسێک خوا پێداوێک دەتوانێت ئەگەر زەکاتی ساڵی داهاتووشی بەشێکی یان هەمووی چەندی پێخۆش بێتن ئەتوانێت بیخاتە ناو ئەم پرۆژەیە و بیخاتە ناو ئەم دەستگایەوە ئەتوانێت بینێریە لە بۆ ئەوەی ئێستاکانە بگەێنتە غەزە لەبەرەوە بەڕاستی عولەما و زانایانی ئیسلام هیچ کەسێک نکوڵی لەوە نەکردووە کە نەپێشخستن جائیز نییە و ناردنی لە بۆ دەرەوەی وڵات بەڵکو ئێمە دەبینین ئەو هەموو مەشروع گەورەی لە کوردستانە دەکرا پێشتر لە دووەلی خەلیجەوە ئەو هەموو زەکاتە و هەموو پارەیە تەمویل دەکرا دەستگایەکانی دروستکردنی مزگەوت و ئیغاثە و هاوکاری ئەیتام و هەتی و بێباوکان لە قەدیمەوە لە ساڵ نەوەتەکانەوە بەڵکێ ئەوە زەکات بوو و عولەما و زانایان فتوایان پێدا بوو لە بۆ وڵاتان لە بۆ هەر وڵاتێک کە خەڵکی لێقەوما و هەژاری تێدا بووە زەکات کۆ کراوەتەوە و نێردراوە دەکرێت لە ڕێگای دەستگا خێرخوازیەکان و بەتایبەتیش دەستگای بەخشین ئەو کەسە بیکاتەوە چیل و لە ڕێگای دەستگای بەخشینەوە بینێرێت بەڵێ زۆر ئاساییە زەکات دەتوانرێت ئینسان بۆ خۆی دابەشی کا دەتوانێت کەسێک بکا بە وەکیل کە ئەمە زەکاتی ماڵی خوای پەروەردیگارە ئەنجا چ زەکاتە چ سەدەقەیە وەکو فەرمووت چ کەفارەت و نەزر بێ ئەمن جای نیو باسمان کرد ئاماژەم پێدا لە ئەو کەسانی کە دەڕۆن بۆ سەفەری عەمرە بەڕاستی گەشتێکیان هەیە سەفەرێکی ئەوروپا هەیە سەفەرێکی شوێنێکی تریەیە با بەڕاستی ئەو بڕەپارەی کە دایناوە لە بۆ ئەو شوێنە دەچیە بیهێنێ بیخاتەوە خوای پەروەردیگار بە دەقات بە سەدقات بۆی تەعویز دەکاتەوە لەبەرەوەی کە ئێستاکانە لە کاتێکە گیانی ئینسانەکان زۆر گەورەترە لە حەج زۆر گەورەترە لە عەمرە زۆر گەورەترە لە بەتایبەت حەج و عەمرەیە کە سونەت بێتن کە تۆ چەند جا حەجت کردووە عەمرەت کردووە پێویست ناکە وەڵڵاهی ئێستاکانە بەخشینی ماڵی خوای پەروەردیگار ئەو ماڵان لە پێناوی خوای پەروەردیگارە ئەگەر لە جیاتیەوەی عەمرەی پێ بکەی بیبەخشە لە جیاتیەوەی سەفەرێکی پێکەی ئەگەر زەکاتە هەرچیەکە بەڵێ دەتوانی کەسێک وەکو دەستگایەک بکەی بە وەکیلی خۆت و تەسلیمی کا بگەێنێتە جێگەی خۆت خوای پەروەردیگار ئینشاءالله پرسیاری زۆرمان ماوە بەڵام کاتمان نەماوە کۆتا قسەی جەنابەت لەبەرەوەی ناگەڕێمەوە لای جەنابەت کۆتا قسەم لەسەر ئەو بەرنامەیە کۆتا قسەم بەو کۆتایی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا دیان صلی الله عليه وسلم دەفەرمێ من ولي من أمر المسلمين ثم أغلق بابه دون المسكين والمظلوم وذي الحاجة أغلق الله أبواب رحمته دون حاجته وفقره أفقر ما يكون إليه پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک کاروباری مسلمانانی گرتە دەستەوە هەر کەسێک بوو بە دەسەڵاتدار بەرپرس وەکو ئێستاکانە بەرپرسانی دووەلی عەرەبی حاکمانی دەوڵەتی مسلمانان ئەوانەی کە بەناو
مسلمانن کە ئێستاکانە هەموو دەرگاکانیان لەسەر هەژار و مسکین و مستەضعەف و مەزلوم و لێقەوما و چەوساوەکانی و خاوەن پێداویستە تایبەتەکانی غەزەیە داخستووە خوای پەروەردیگار هەڕەشیان لێ دەکات بەوەی أغلق الله عليهم أبواب الرحمة خواهي قوله همو درقاكاني الرحمتيان لسردا دخا لكاتيكا كزور زور بيويسيان بالرحمة خواهي پروردگار بوي براسي دلم إيما أو درقاياني خواهي پروردگار أقر دینارێک بێ بەخشینێک بێ سەدەقەیەک بێ دوعایەک بێ گریان و فرمێسکێک بێ لە بۆ ئەوەی دڵسۆزیەک بێ هاوسۆزیەک بێ لە بۆ ئەو موسڵمانانە هەر دەرگایەک پێمانەکرێ با لێی بدەین لە ئەو دەرگا داخراوانە بشکێنین لە بۆ ئەوەی جارێکی دیکە خوای پەروەردیگار دەرگاکانی ڕەحمەتی خۆیمان لەسەردانەخا بەڕاستی یعنی شکاندنی ئەو دەرگایانە ئەمڕۆ کە بەڕاستی واجبێکی سەرشانی هەمومانە و بەتایبەت عولەما زانایانی ئومەتی پێغەمبەری خوا لە مینبەرەکانیانەوە لە مزگەوتەکانیانەوە پێویستە لە بۆ وشارکردنەوە و بێدارکردنەوەی ئومەتی پێغەمبەری خوا سەڵسەلم لە قەزیەی مسلمانان لە قەزیەی فەڵەستینە لە قەزیەی غەزەیە بەڕاستی واجبی سەرشانی عولەما و زانا و داعیەکان و بانخوازانە هاوکاری کۆمەکردنەوە وەکو کاک موسعەب ئاماژەی پێکرد کە ئێمەی مسلمانی کوردستان هاوکاری خەڵکی سووریامان کردووە خەڵکی تورکیا کراوە خەڵکی ئاوارەی عەرەبەکانی جنوبمان کردووە ئێستاکانە مسلمانانی ئێمە برایانی ئێمە خوشکان و دایکانی ئێمە لە غەزەیە لە برسا دەمرن بەڵێ ئەرکی سەر مامۆسایانی ئاینی بەتایبەت و خواپێداوان و دەوڵەمەندانە بەڕاستی وەکو واجبی سەرشانیان کە ئەو ماڵ و سەروەت و سامانەی کۆیان کردوێتەوە بیهێنن بەشێک ئەوەندەی دەستیان لێ دەبێتەوە لە بۆ ئەوەی کە بەڕاستی بتوانین دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشکەین و ڕووی خۆشمان پێگەشکەین لە قیامەت و لە مەیدانی مەحشەرا سپاسەکەین دەست خۆشبی بەڕێز کاک موسعەب کۆتا پرسیارش لە جەنابەت بکەم ئایا بەخشین ئەو کەمپینەی تاوەکو کەی بەردەوامی پێدەدات و بەنیازی چین لە داهاتوو کەوا بۆ غەزە ئەنجامی بدەن دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای ڕاگەاندنی کەمپینەکەی تاکو ئێستا بەردەوامە و بەردەوامیش دەبین و ئەگەر ئەم شەڕەش ڕابوەستێ پشتیوان بەخوای پەروەردگار بە هاوکاری خێرخوازان لە ئاوادانکردنەوە کەش بەردەوام دەبین بۆیە بەڕاستی من هەردەمێ ئەوە بڵێم وەکو بەسەرهاتێک بە باسی بکەم کە ئێمە لە مؤتەمەرێک لە تورکیا بەشدار بووین یەک لە ئافرەتانی غەزەی هەستاوە بانجیان کردە سەر مەنەسەکەی باسی خۆی کرد باسی خۆی کرد کە گوتی من لە یەکێ لە مزارەکانی ناو فەڵەستین بەشدار بووم لەو مزاهرەدا دیارە کەوتە بەردەستی ڕژێمی زایانی جوولەکە کە جیرام گوتی من حەملم هەبوو دەستیان بەستم قاچیان بەستم دەست و قاچیان نەکردمەوە لە ناو سزنەکانیان هەتا ئەو کاتەی خۆی پەروەردگار منداڵی پێدا هاواری دەکرد بە ڕژێمی زایانی جوولەکە دەکرد گەمە و یاریان پێ دەکرد تەنها قاچەکانم بکەنەوە لەبەرەوەی منداڵم دەبێت جا بەڕاستی خوشک و براکانمان منداڵەکانمان ئافرەتانمان هەرچی تەعزیب و ناخۆشیەکە لە ناو غەزەیەوە دەبینن و لە ناو فەڵەستین دەیبینن بۆیە ئەو شۆڕشێکە لە ناو غەزەشەیە کە دەستبەرداری نابن بەڕاستی هیچ کەسێک خاوەنی نەموچ خۆی نامینێت بەڕاستی ڕژەمی زانی ئەوەی کردیتی لە سزنەکان پێی کردوون کۆمەڵێک لەو مؤتەمەری 500 کەس دانیشتووە هەمووی بەیەک جاری دەستی دەکرد بە گریان بۆیە بەڕاستی من لێرەوە دەمێ ئەوە بڵێم مامۆستا ئەحمەد منداڵانی غەزە وا دەمرن ژن و منداڵەکانیان دەمرن یەکێ لەو ڤیدیۆیانەی کە لەلای ئێمەیە پیاوێکی بە ساڵات چووە ئەم پیاوە لە کاتی منزەڵەکەی کە بەدەستی وێ دەوێت نیسکی پێ بدەن لەو کاتێ پێشوە نیسکەکەی وەربگری دەکەوتە گۆڕ و گیان لەدەست دەدات برسێتی وای لێ کردێت لە سەرەکەی نەیتوان نیسکەکەی بخوات منداڵ 80 منداڵ مردووە تا ئێستا 113 کەس وفاتی کردووە برسێتی وای لێ کرد هەموو مسلمانانی جیان تێدا گونعبارن یعنی نازم چ عوزرێک دەنیەوە بەوەی وەڵام نازانم چۆن بگات و یان خەڵک دەرێن وەڵا ئەو هاوکارێ ناگا ئەو سوورانەی کە ئێستا دەبینن لە دەستگای بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز و ڕێکخراوەکان کە ڕۆژانە ئەنجامی دەدەن یعنی کەینی ئەو دڕەقیە بۆ بەشێک لەو سامان و سەر و سامانە ناهێنی منداڵێک ڕزگارکەی لە مردن نەک برسێتی ڕۆژانە لە غەزە یەک جەم نان دەخورێت یەک جەم نان دەخورێت کە ئەگەر حدودەکان بکرێتەوە بەڵام لە ئێستادا هەبووە هاوار دەکات 5 ڕۆژە نانم نەخواردووە هاوار دەکات 3 ڕۆژە نانم نەخواردووە بۆیە بەڕاستی من لێرەوە ئەوە دەڵێم داوا دەکەین لە خێرخوازان داوا دەکەین بە تایبەتی خەرچی کوردستان کە زۆر ناخۆشی و ناڕەحەتی دیتە کۆڕەومان دیتە لە ساڵی 91 کە کاتێک ئێمە چوین بەرە وڵاتی ئێران لەوێن دەر کوردستانی وێن دەر باوەشی لێمە کردو هەر یەکێک ماڵێکی بردەوە ماڵەکەی خۆی بەڕاستی ئێمە ناخۆشی و ناڕەحەت و چیمەیە باران و ئەنفارمان بینیوە ئەو ناڕەحەتیان ئێمە هەستی پێ دەکەین بۆیە بەڕاستی داوا دەکەم لە خێرخوازان دڵە نەرمەکانیان ئیش پێ بکەنەوە دەستەکان واڵا بکەن هاوکاری مسلمانانی غەزە بکەن چ لە ڕێگەی دەستگای بەخشین بێ چ لە ڕێگەی خۆیان بێت چ لە ڕێگەی هەر ڕێکخراویش بڵێ زۆر سپاس بەڕێز موسعەب خۆشناو بەرپرسی ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین و زۆر سپاس بۆ بەڕێز جەناب مامۆستای ئیبراهیم کەرکوچی زانا و بانخواز و مامۆستای ئاینی بەڕێزان و خۆشەویستان بۆ قەدەرەوە بۆ ئەندازەیە ئێمە دێنە کۆتایی ئەو بەرنامەیە کەوا لە بەرنامەی گفتوگۆ بوو
بۆ هیوایانکەوە ئێوەی بەڕێزیش هاوکاری بێپایانی خەڵکی لێ قەوماوی غەزە بکەن لە ژن و منداڵەکانیانەوە و من کۆتا قسم ئەوەیە مامۆستایەکی بەڕێزی معتەبەری خواناس خەوی دیتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یەکێک بە سەحابەکان دەڵێت ئایا خەڵکی غەزە گەیشتۆتە ئەوەی کەوە وەکو شیعابی ئەبوو تالیب ئەو حیساری لە سەریان دانرات دەڵێ سەحابەکەش وەڵام دەداتەوە دەڵێ زۆریان نەماوە دەڵێ کەواتە فەرەجیان نزیکە بەو هیوایەکەوە ئێوەی بەڕێز و هەمومان بەیەکەوە دەستگیرۆییان بکەین هاوکاریان بکەین ڕەنگە بەیانی دوو بەیانی پێویستیان بە ئێمە نەبێت بۆیە بە ئەسپی خۆمانی تێدا تاودەین بۆ ئەوەی شەرمەزار نەبین لەلایەن خوا و پێغەمبەری خواشەوە صلی الله عليه وسلم تا لە بەرنامەیەکی تری گفتوگۆ و لەسەر تەوەرە و بابەت و باسیێکی تر بەخوای پەروەردیگارتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.